سێرێ ئەو جادانش دێتەوانە لە دنیا سیستەمی فیدراڵی کوێ گوتی وەڵا ئەمن ئیلاگە ئەوە داگیرکەرێک بی یان دژمنەکی ئەو میلەتەی ئەو کارە ساتەی بەو بیرە نەوتەی کردە ئەگەتەن لێ ئێمە هەر هەندە شتان دەبینین کە چ بە وڵاتەی کرایە ڕاستی کە هەمووتان پێ برێن ئەگەر ئەمە وەتەنیەتوان هەبی بەڵام ئەگە وەتەنیەتوان هەبی دەبێت ڕۆژێ سێ جاران شینی حەسەن و حوسێنی لە بۆ ئەو وڵاتی بکەین کە چی بەسەر هاتیە بە قوڕی بەسەری خۆمان دەکەین هەمومان بەس پێدەچی ئەمە وەتەنیەتەکەمان هیچ نماوی لەبە هەندێک پێدەکەین و دەگەڕێین و هەر چێشمان لێ نییە ئەوە نیشانەی ئەوەیە زەڕاک وەتەنێتمان نمایە یان ئەضعف الئیمانە کەشمان نمایە لە ڕاستی تا ئێستا دەڕوا لەسەر ئەو غەڵەتە گەورەیە کە ئێستا ئەمە و نەفتی دەڕوێنین ڕێک چمان کرد تەماشاکە هەرچی قەیران هەبوو لە تورکیا هاتە ئێرە ئەگە بەبیرتان بێ پێشەوەی نەوتی دەرکەین کە ١٧٠ لە بۆ ئێرە داهات قەت کوردستان وها وەزعی باش نەبوو لە مەشاریە ئەسڵەن لە ئینفاق یعنی نەیان دەزانی چۆن پارەکە نەگەڕێتەوە بەغدا و سەرفیکەن هەر هیچ ئیشێک نەمابوو برێ لە ئەمان ئەڵێن هەرێم بۆیە نەوتی فرۆشت عێراق بوو جێی بڕی ڕاست نییە چونکە ئەمان لە 2011 ئیتیفاقی ڕاکێشانی بۆریان هەبووە بۆ تورکیا واتە تۆ قەراردا بۆری خۆتە بێ عێراق سەرەتای 2004 دەبڕیوێتی پێش ئەوەی ببڕێت لە کۆبوونەوەیە کابوون کۆبوونەوەی تەداولی نەک دەکدانەوە نیە لە قاعەیە کاکرێەوە من وەکو هەمە ئەو کاتە نوێنەری گۆڕان و هەم لە لیژنەی نەوت و دارایی ئەوانە بەشدار بوو وتم باشە عێراق ێسە ملیار طبعا خۆشبەختانە ئەم کوراسانە ماوە ئەم بەڵگەنامانە ماوە وتم عێراق ێسە ملیارێ دۆلار بۆ ئێمە نێرێ ئەگەر ئێوە نەوت بفرۆشن چییە بێ ئاشتێورانی کۆمەڵی بەڵگەنامەی پێ بوو وتم نسخەیەکیم لێ وەرگرت وتی عێراق چەندمان بۆ نێرێ وتم لە ساڵێکان نزگەی 13 ملیار دۆلار وتی من لە 2016 32 ملیار دۆلارم دەسەکەوێت ئەگەر خۆم بیدەم علی 13 زۆرە 32 وتی بەرهەمی نەوت بەبێ کەرکووک لە 2016 ئەگەیەنمە 1,600,000 ئێستا 444,000 طبعا ئەمەی ناردووە بۆ کاک مەسعود و بۆ سەرۆکی حکومەت و بۆ ئەوە هەن لەسەر معلوماتی هەڵە قەراری هەڵە ئەمان تەرکیزیان لەسەر چی بوو چۆن زۆرترین پارەی شیرینی وەرەگری لە شەریکاتی نەوت چۆن واکەی ئەم قەرارە بدرێ نەوتەکە بڕوە بەبێ ئەوەی بیر لە لێکەوتەکان بکەنەوە ئەمەی ڕووەدا لێکەوتەیە وە لە منی وەرگرن وەکو هەرێمی کوردستان ئێستا نەوتەکەی نەوت چۆنە ئەڕواتە سەقفێک دوای کێڵگەکە پیرە بێ یەتە خوارەوە بە تایبەتی ئەوەی کە کاک مەسعود عەبدولخالقیش باسی کرد ئەو سیاسەتەی لەگەڵ حەقلەکانە کردویانە من لە 2015 هەموو ساڵە نامەیەکە نێرم لەسەر حەقلی تەقتەق شیواشۆک کۆی زۆرتان بیستووە ئێستا شیواشۆ خەریکە وشکە بێ لە 100,000 بەرمیل نەوتەوە ئەوە ئەویت ئەبێتە 140,000 ئێستا 4,000 لە منی وەرگرن 2 ساڵی تر ئەو چوارە ئەبێ بە 2 ئەبێ بە 0 ئەوە نسەختیان لێ کرد پەلەیان بوو چۆن زۆرترین نەوت دەرەکەی خێرا ئەیفرۆشی و زۆرترین پارە نەتیجەکەی ئەمە لێکەوتەکەی ئەمە غازە زیاتر لە نەوت چکە عێراق خۆی ئێستا توانی 8 ملیۆن بەرمیل نەوت ئینتاژکە تۆ 440-50 هەیە سەروەریە غازە من نازانم ئەمانە بە مەبەستەوە واکەن یا بە بێ مەبەست ئێمە بەم ئەزمونەکەمەی خۆمان هەمانە لە عێراقا جەبهەیە دروست بووە ئێران نەیاری بوو ئەو کاتە طبعا جەبهەکە ئێسەوە خەریکاڵەوەشێتەوە ئەوی سەدرە و پارتیە و حەلبوسیە ناکۆکیەکی گەورە لە بینی ئێران و تورکیا هەیە لەسەر غاز عێراق خۆی غاز لە دەرەوە ئیستیرا دەکا تۆ ئەڕۆی ئەڵێیت من ئامادەم یا ئەردۆغان ئیعلانیەکە غازی هەرێمی کوردستان یەتە هەموو ماڵێکی تورکیاوە بیرکەوە تۆ ئەگەر بەرپرسبی لە عێراقا دەوڵەتەکەی خۆ کێشەی غازی هەبێ سەرۆک هەرێمەکەت یا هەرێمەکەت حسێبت بۆ دەکا بڵێ غازە بەمە وڵاتێکی ترەوە ئەو وڵاتەشی ئێرانە هەژمونی هەیە بەسەر عێراقا ناکۆک بێ لەمە تەسەورەکەی کاردانەوەکەی چی بێ قەرارەکەی قەرارەکەی دادگای فیدراڵی بۆ ئەمەی دادگای فیدراڵی هیوادانم بە یەک جار بە عینادی مامەڵە نەکرێ بە لۆژیک من دوو ڕێژەم لە بەرەمە چۆن
بە زۆرترین قازان یا بەعکسەوە چۆن بەکەمترین زەرەر لێی دەرەچێت چۆن بەکەمترین زەرەر من پێم وتون بە نووسینیش بۆمان نردوون کاکە بڕۆن مامەڵە بکەن ئێوە بەرگەی یاخیبوون لە حکومەتی عێراق ناگرین لەم مەرحەلە بڕیاری دادگای فیدراڵی